گفتوگۆ لەسەرم پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر کوێی لە من بێ دکتۆر سڵاوت لێ بێ ئەم کاتت باش سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. دکتۆر با لە وتەکانی عەدنان فێحانەوە دەست پێ بکەین. بۆ لەم کاتەدا ینی تەنها مانگی پێشوو بوو فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئاکترە بڵێ ناهێکیان بەدڵداهاتەوە بەر لە جەژن موچەی خۆیان وەرگرت ئیتر بە هیوایەوە بووین کە فەرمانبەرانمان ناوشەی فەرمانبەرانی دیکە عێراق لە کاتی خۆیدا موچە وەربگرن، بەڵام ئەم لێدوانە لەم کاتەدا بە بڕوای تۆ بۆچی دەگەڕێتەوە؟ سپاس کاکەڕانکۆ، سڵاو ڕێزم لۆ جەناب و بینەرانی خۆشەویست و هەروەکو کە جەنابیشت لە بیدایەت باس کرد ئەمەوێ دووبارە میشوەڵا پرسە و سەرخۆشی لە خزم و کەس و کار و دۆستان و میدیاکاران بکەم بۆ نەناخۆشەیی کە کاکە هەڵکەوت عەزیز کە ئینسانێکی خۆشەویست بوو و بە تایبەتی لە لای من چووکە زۆر جار مباشر لەگەڵ ئێمە داخیل دەبوو. یعنی لە دەستدانی کاکە هەڵکەوت حەقیقەتەن ینی کەلێنێکی گەورەی لۆ تەلەڤیزیۆنی ڕوودا و بە تایبەتی و لۆ خەڵک بە شکلێکی عام دروست کرد چونکە معلوماتی زۆر ڕاست و درستی دەدا لەسەر موچە. بە هەر حاڵ چ بکەنیتر ئەوە قەدەری خوایە، خوا لە هەموو لایەک خۆش بیت و ئینشاءڵڵا خوا سەبووری هەموو لایەک بداتەوە. بەنسبەت کاکە عەدنان هەر نە ئەوڕۆیە کە دژایەتی کورد دەکات. کاکە عەدنان زۆر لە مێژە دژایەتی کورد دەکات و ئەگەر بە فکرت بێت چەند مانگ پێشی ئێستا لە یەکێک لە تەسریحاتەکانی دەڵێ چێوە دەچن کوردستان خۆ بودجە یاسای بودجە هەردێتە لای ئێمە ئینجا ئێمە دەزانین چی لێ دەکەین. بەحەقەت بەداخەوە و برادەرە بە فکرێکی زۆر شۆڤێنی بیر دەکاتەوە و بەداخەوە ئەو لایەنە سیاسەی کە لە پشت ئەویشە هەمیشە دژایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیان کردیە. یعنی ئەوە با بڵێن شتێکی نوێ نییە لۆمە، بەڵام خۆزگە قسەکانی تۆزێک ڕاستیان تێدا بووایە نەکڕاستی تۆزێک ڕاستی زەڕەیەکانی. بەداخەوە قسەکانی ئەو پیاوە هەمووی دوورن لە ڕاستی و جەنابیشت باش دەزانی و ئەمەش زۆر جار باسمان کردی ئەو مەوزوعانە. ئەگەر بگەڕێینەوە لۆ دواوە خۆ دەبینی لە ساڵانی پێشووتر حتا لەو کاتێک کە قەراری محکەمەی ئیتیحادی دەرچوو لەسەر موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و کە ڕەبتی نەکردیە بە زۆر شت چونکە دەڵێ هەر کێشەیەک لە بینی هەرێم و بەغدا دروست ببی نابی تەسیری سەلبی لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکات. ئەوە نەسی قەرارەکەیە، قەراری محکەمەی ئیتیحادیە. بەڵام لەو کاتێک کە قەراری محکەمەی ئیتیحادیش دەرچوو ئەوان ساڵانە موچەیەک و یا دوو موچەیان لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان خواردیە و نەیاندایە. ئەوە خاڵە. خاڵی دووەم لەو ڕۆژەی کە پێک هاتینە لەسەر مەسەلەی نیوەی داهات جەنابت دەزانی لە بیدایەت تۆ زۆکە کێشە هەبوو لەسەر مەسەلەی نیوەی داهات ممچینە لە کێشەکە خۆشمان دیوانی ڕقابەی مالی ئێمەش بەرپرس بوون بە حقیقت و هەندێک بەرپرس لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستانیش بەرپرس بوون لەو کێشەیە. بەڵام بە هەر حاڵ توانرا کێشەکە زوو دواتر چارەسەر بکرێ و مانگەکانی لە ساڵی 2025 بە جۆرەی ئەو جەدوەلەی کە خودی دائیرەی محاسبە لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ناردێتی دیارە کە هەر دەمانگەکە داهات لۆ بەغدا چووە ڕاستە لە مانگەکانی پێشتر کەم بووە بە جۆرەی ئیتیفاق، بەڵام دواتر کە بووتە 120 ملیار هەموو مانگی 120 ملیاری خۆیانیان وەرگرتیە، بەڵام ئەوان دوو موچەیان لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان خوارد و غەدرێکی زۆریان لە هەرێمی کوردستان کرد. ئەوە جانبەگز کە دەینە ساڵی 2026 دیسان لە بیدایەت 120 ملیار لۆ بەغدا ڕۆیشتیە بە جۆرەی ئەو جەدوەلانە و جۆرەی ئەو معلوماتە ئەکیدەی کامە هەمانە. بەڵام لە شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران لەلایەکی تر هەمومان دەزانین و خۆشیان زۆر باش دەزانن کە ئیراداتی غێر نەوتی لە عێراقی زۆر کەم بوویتەوە، لە هەرێمی کوردستان لە بەردوو کار کەم بوویتەوە ئیراداتی غێری نەوتی. یەکەمیان ئەو شەڕە کە تەسیری لەسەر هەرێم و عێراق و ناوچەکە و هەموو دنیا کرد لۆی ئیراداتی غێری نەوتی زۆر کەم بوویتەوە. دومیشیان ئەو کێشەی کە هەبوو لەسەر مەسەلەی سیکۆدا بە حقیقت و نەدانی دۆلار بە بازرگانانی هەرێمی کوردستان ئەوەش وای کرد کە با بڵێن حرەکەی بازرگانی تجاری لە خاصەتەن لە ئیبراهیم خەلیل زۆر کەم ببیتەوە و دواتر خۆشیان سەبەبێکی تر بوون کە دووبارە هاتن ئەنجا خاڵێکی سنووریان لەگەڵ تورکیا کردەوە لە ڕێگای سووریا
وەکو ترانزێت کە لە تورکیاوە کاڵاکان یەکسەر بە ڕێگای سووریا وەکو ترانزێت بێتە ڕەبیعە و لەوێەوە لۆ با بڵێین ناوەڕاست و باشووری عێراق. ئەوانە هەموو سەبەب بوون کە ئیراداتی حکوومەتی هەرێمی کوردستان کەم ببیتەوە. لۆیش تەماشەی کە لە 2 مانگی پێشووتر جارێکیان 43 ملیار بۆ جارێکیان بە حدودی 50 ملیار بوو نردیان و معلومەکەی ئەوان زۆر غەڵەتە کە دەڵێ لە مانگی ئەخیر 50 ملیار بووە نەخێر 50 ملیاریان نردی هەرێمی کوردستان بەڵام ئەوان خۆشیان 70 ملیاریان بڕی 120 ملیارەکەمان بە 120 ملیار بەڵێ تەبان مانگی 5 120 ملیارەکەمان بە تەواویدا چکە حکوومەتی هەرێمی کوردستان 50 ملیاری نرد و ئەوانیش 70 ملیاریان لە بودجە بڕی ئەوە بۆ 120 ملیار ینی 120ەکەی خۆیان جێڕایتەوە ئەنجا پارەی هەرێمی کوردستانیان نردیە. لۆیە معلوماتی ئەو برادەرە بەداخەوە چونکە هەر خۆی حەز دەکات دژایەتی هەرێمی کوردستان بکە معلوماتەکانیان هەمووی هەڵەیە و هیچ ڕاستی تێدا نیە. باشە ئەنجا جگە لەوەش کاکەڕانکۆ جگە لەوەش ئەو باسیەوە دەکا کە هەرێم ینی شتی نەناردیە بەعکسەوە ئەوان حقوقی هەرێمی کوردستانیان نەدایە و من هەموو جارێ لەگە جەنابیشت گۆتیتم خەتای جەماعەتی ئێمەشەوە خاستن ئەوانی کە لە بەغدانە چونکە لە مانجینەوە ینی ئەو باسی قانونی موازنە دەکات کاکە ڕانکۆ لە قانونی موازنە خۆمادەی 12 ئەو ڕۆژەش لەگەر جەنابت باسم کرد لە ئەلف و با و جیم و دال کە باسی نەوت و نیوەی داهات دەکات. باشە هەرێمی کوردستان لە مانجی 9 ساڵی 2025 نەوتەکەی تەسلیم کردیە و نیوەی داهاتت تەسلیم دەکات. بالمقابل لە بڕگەیها مەفروزە ئەتوو لە بەغدا ینی قەزدم دەبێ حسەی هەرێمی کوردستان هەمووی بنێری نە تەنها موچە و زائد هەموو ئەو چارخاڵی کە پێشتر ئەمن زۆر باسم کردی لە هەموو تەلەڤیزیۆنەکان لەگەر جەنابیشت وابزانم هەفتەیەک یا دە ڕۆژ پێش ئێستا باسمان کرد لە مۆزوع کەواتە ئەوان غەدریان لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کردیە ئەوان قەرداری خەڵکی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانن نەک هەرێمی کوردستان قەرزباری وان بیت. لۆیە برادرانی ئێمە بەڵێ ئەمن وەڵامەکەی وەزارەتی داراییم دیت بەڵام وەڵامەکە کافی نەبوو بە دڵی من نەبوو ینی دڵم ئاوی نەخواردەوە لۆیە من لێرە باسی غەدرەکەی ئەوان دەکەم کە لە هەرێمیان کرد و حتا بەیان نامەی کاکە دکتۆر فەرهادیش ئەو غەدرەی تێدا نییە کە بابە ئەتوو غەدرت لە هەرێمی کوردستان کردیە نەک هەرێمی کوردستان غەدری لە تو کردبی. لۆیە پێویستە ئێمە ئەگەر بەیاننامەکە تۆ بەڕوونتر وەڵامی ئەوانە بدەینەوە. ئەگەر بەیاننامەکە تۆ بنووسیای وەزارەتی چۆن دەدنووسی؟ بەیاننامەکە ئەوەی کە لە وەزارەتی دارایی نووسرایە دەمکردە خاڵی یەکەم ئەوە خاڵی یەکەم بوو. ئەجا خاڵی دووەم لۆ زیاد دەکرد خاڵی دووەم ئەو غەدرەی کە ئەوان لە هەرێمی کوردستانی دەکەن لە مانجی 9 ساڵی 2025 کاکەڕانکۆ مادام بە جۆرەی قانونی موازنە داوای لە ئێمە کردی وەکو هەرێم کە پێویستە ئێمە نەوتەکەمان و نیوەی داهات تەسلیم بکەین ئێمە لە مانجی 9 ساڵی 2025 نەوتەکە و نیوەی داهاتمان تەسلیم کردیە دەبواە ئەو بێزگە لە موچە هیچ دەبی بنێری بە جۆرەی قەراری مەحکەمە ئیتیحادی و دەبواە حسەی هەرێمی کوردستان لە بودجەی تەشغیلی ینی متەبەقی لە بودجەی تەشغیلی لە بودجەی ئیستیسماری لە بودجەی بەرەپێدانی پارێزگاکان لە پترۆ دۆلار ئەو چارە هەر چار بنێریت دەبواە ئەوها جوابیان بدەینەوە کە ئێوە قەرداری ئێمەنە نەک ئێمە قەرداری ئێوە بین. لۆیە بەداخەوە من بەیاننامەکە جزئی یەکەمی تێدا بوو جزئی دووەم کە مهمە تێدا نەبوو هەم لەوەی وەزارەتی دارایی هەم لەوەی کاکە دکتۆر فەرهاد ئومێدەوارم کە برادەرانی ئێمە تونتر جوابیان بدەنەوە چونکە ئەو پیاوە حەزەکەم یەکشت بزانانی ئەو پیاوە ئەگەر وەڵامێکی توندی نەدرێتەوە فکری ئەو فکرێکی شۆڤێنیە دژی هەرێمی کوردستان و ممکنە لە داهاتوو مەشاکلی تر لۆ هەرێمی کوردستان دروست بکات. باشە دکتۆر ئەوەندەی تۆ بیناسیەوە وەکو دەڵێ قسەکانی دەخوا گوێ لە گیراوە یعنی بە حکمی پۆستەکەشی ئێستا یعنی گوێ لە گیراوە قسەکانی کاریگەری هەیە مەسەلەن ئایا ڕوویای حکوومەتی عێراقی دەگۆڕێ بەرامبەر هەرێمی کوردستان؟ بەتەسەووری من قسەکانی لای حکوومەتی عێراقەوە گوێ لێگراو نییە ینی ئەو با بڵێن لەبەر ئەوەی زۆر باش دەزان کە ئەو پیاوە هیچ لە مەسائلی مالی نازانیت و حتا بەڕێز فالح الساری کە ئێستا وەزیری داراییە زۆر باش دەزانی
ئەو شارەزایە لە ئوموری دارایی بە حقات وستاز فالح بەڵام ئەو کابرایە هیچ لە مەسائلی دارایی نازانی لۆیە تەسەوڕ ناکەم قسەکانی تەسیری لەسەر حکوومەت تەسیری سەلبی لەسەر حکوومەتی عێراقەبی بەڵام کاکەڕانکۆ سبەی ڕۆژێ ئەگەر هات و بودجە یان هەر قانونەکی مالی چووە پەرلەمان کە مەسلەی هەرێمی کوردستانی تێدا بوو ئەو وەختە تەسەوڕ دەکەم کە بتوانی هەندێک کێشە لە هەرێمی کوردستان دروست بکە چونکە خەڵکی خراپ خەڵکی دژە کورد لەلایەنی عەرەبی زۆرن لە پەرلەمان و بتوانی تەسیری سەلبیان تەسیریان لەسەر بکات لەوەی بەرامبەر بە هەرێمی کوردستان سەلبی بن لۆیە ئێمە دەبێت لە ئێستاوە وەڵامی ڕاست و دروست و علمی ئەو خەڵکانە بدەینەوە لەوەی فێر نەبن لە مستەقبەل شتێکی وا بکەن لەسەر قسەکەی تو یانیەوە ئالێ سەیف لە ئێستەوە لێدوانی داوە جوابی کاک فەرادە تووشی داوەتەوە ینی تقریبا هاوڕێ قسەکانی کاک عەدنان فێحانە بالضبط ئەمن بە جەنابتم گوت ئەمە زۆر باش دەزانین کە خەڵکێکی دچە کورد زۆرن لە پەرلەمانی عێراق لۆیە دەبێت لە ئێستاوە بەرپەرچیان بدەینەوە بە شکلێکی قانونی علمی منطقی نەک هەروایی ینی باشە لەوەی فێر نەبن ئەو شتانە بکەن و لەوەی سبەی ڕۆژێ ینی بەڕاستی پێت بڵێم ئەمەن لۆ خۆشم خۆزگە بمانتوانایە وەزارەتی دارایی وەرگین لەوەی بتوانین یاسای بودجە وەکو خۆی ئەمە ناڵێم ئێمە لە یاسای بودجە هەموو شتێک لەو کوردستان بینین نەخێر ئێمە لە یاسای بودجە عەلەقەل حقوقی هەرێمی کوردستان بپارێزین حقوقی شەرعی قانونی نەک حقوقی تر زیادە نا لۆیە ئەمن ترسم لەوە هەیە کە سبەی ڕۆژێ بودجە دروست بکرێت زۆر فەنیاتی تێدایە بودجە برادرانی ئێمەش لە بەغدا بەڕاستی لەو فەنیاتانە نازانن ینی شتی عام دەزانن لە مەسائلی بودجە ینی لە شتەقوڵەکان نازانن لۆیە دەترسم هەیە کە لە مستەقبەل کێشە لۆ هەرێمی کوردستان لە بودجەی داهاتوو دروست بکەن باشە دکتۆر ینی ئەمە ڕۆیای ئەوانە دژایەتیمان بکەنیانەوەی وەکو تۆ دەڵێ خەڵکی شارەزامان لەوێنیە ئێمە ڕەنگە گەرزانکۆکان بگەڕێ هەر ناو وەزارەتی دارایی بگەڕێ ڕەنگە زۆر ژمێریاری زیرەک و وردی تێدا بێ ئایا ئێمە خۆشمە حساب و کتابمان پاک نییە و ئێمە لە کەناڵێکی کوردی وە قسە دەکەین لە کەناڵێک ینی عەرەبی بواە بۆ ئەوان وایە بە شێوازێکتر قسەمان دەکرد بەڵام وەکو دەڵێ با دوو قسەش لەسەر خۆمان بکەین ئایا چونکە بێمتمانەی هەیە خەڵک ئێسم بەیاننامەکە عەدنان فێحانم بینی کە کراوە بە کوردیۆندێک سایت دایانناوە یعنی خەڵک لە کۆمنتە دەڵێ وەڵا ڕاست دەکەی ینی تاڕادەیەک پشتیوانی قسەکانی ئەو دەکا بە ڕاست و چەپدا ڕەنگە وەکو تۆ دەڵێ ئەوان غەدرمان لێ دەکەن بەڵام خەڵکێک هەیە بێمتمانەیە بەرامبەر بە حکومەتی هێرێم بەغدار چی بکات دەڵێ ئەوان ڕاست دەکەن پێ دوای ئێمە شارەزاییمان نییە یان هەر بالفعل هەندێک هەڵەو کەم و کوڕیمان هەیە ئێمەش ئەزانی کاکە ڕانکۆ سیرکە هەمووی بەیەکەوەیە ئەمە بڵێن وەڵا کەم و کوڕیمان نییە نەخێر کەم و کوڕیمان هەیە بەڵام هەموو هیوادارین کلۆی ئەو کەم و کوڕیانەش نەمین ئەوە جانبک جانبی دووەم بەڕاستی کە پێویستە قسەی لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە برادرانی ئێمەش ئەوانی کە لە بەغدانە لە جانبی مالیە من دەڵێم عێلاقەم لە جوانبی تر نییە پیاوەک لە وەزارەتی خۆی سەرکەوتووە دەستی خۆشببی و مۆفەقبی و خوا مۆفەقی بکە بەڵام دەبێ خوا مۆفەقی بکە لە ئەوەی پارێزگاری لە حقوقی هەرێمی کوردستانیش بکە مشکلەکە ئەوەیە خەڵک وا دەزانی ئەگەر ئەتوو دیفاعت لە حقوقی هەرێمی کوردستان کرد ئەتوو دیفاع لە حکوومەت دەکەی بابە دیفاع لە حکوومەتکردنیش یعنی دیفاع لە هەرێمی کوردستان لە قوارەی هەرێمی کوردستان لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە تاجر و بازرگانانی هەرێمی کوردستانە هەندێک خەڵک لەبەرەوەی ئەو متمانەیە لە بینی هەردوولانیان هەندێک خەڵک لەبەرەوەی مەسەرەن لسەبەبین ما حەزیان بە حکوومەتی هەرێمی کوردستانی ئەگەر کابرایەک درۆژ بکە لەگەڵ ئەون دژی حکوومەت لەبەرەوەی دەڵێ وەڵا ئەمن خۆم دژی حکوومەتم هەرچێش قسەی بکە من لەگەڵم بە ئەوە غەڵەتە ئەزانی ئەمن زۆر لە مێژەکە کە ڕانکۆ قسەیەکم کردی زۆر لە مێژەوە بە گەورە بەرپرسانی هەرێمم گوتیە دەڵێم گەورە بەرپرسان ها ئەمن گوتیتم ئێمە پێش ئەوەی کە ئیعادەی بینایی هەر شتێک بکەین دەبوایە ئیعادەی بینایی شخصیەتی فەردی کوردی بکەین لۆ چونکە فەردی کوردی زۆر تووشی با بڵێن مەشاکل بووە کاتی خۆی زۆر تووشی کێشە بووە کاتی خۆی
لۆیە ینی پێویست بە ئیعادەی بینایی فەردی کوردیمان هەیە، پێویستیمان بە ئیعادەی تەنزیم هەیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بینی خەڵکی هەرێمی کوردستان، پێویستیمان بە ئیعادەی بینایی سیقا هەیە لە بینی خەڵکی هەرێمی کوردستان و لە بینی حزبە سیاسیەکان. ئەوە زۆر مهمەکە، دەبێت ئێستا ئیشی لەسەر بکەین. ئێمە پێش ئەوەی ئیش لەسەر بینا و با بڵێن ئەو شتانە بکەین دەبێت ئیش لەسەر ئەوە بکەین. زۆر بەداخەوە ڕاستە ئەوە کێشەیەکە هەیە، بەڵام هەموو ئینسانێک وەکو کوردێک دەبی بیرکاتەوە. ئەبن ئەگەر دژی حکوومەتی هەرێمیش بم ئەوە وەکو ئەفکار مەسەلەن، بەڵام نابی دژی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بم، نابی دژی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بم. یعنی ئەوە هەڵەیە کە بیرکردنەوەیەکی هەڵەیە. ئەوە خەتای حزبەکانە بەڕاستی پێت بڵێم. حزبەکان دەبێت عادەی بینایی سیقا بکەن لە بینی خۆیان و لە بینی خەڵک، لەوەی ئەو کێشانە بەو شکلە دروست نەبی. دەست خۆش دکتۆر، کەواتە ینی بڕوا دوایە ئەمە بەکوێ دەگا؟ مەسەلەن ئەمە کاریگەری دەبێت لەسەر موچەی ئەوەی کە نەهاتۆ، مەسەلەن موچەی مانگەکانی ئایندەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچە دوا دەخە؟ نەخێر هەر وەکو بە جەنابتم گۆ ئەوە تەسیر لە موچەی خەڵکی هەرێمی کوردستان ناکات، ئێستا تەسیر لە حکوومەتی عێراق ناکات، تەسیر لە وەزارەتی دارایی عێراق ناکات، لەبەرەوەی ئەوان دەزانن حەقیقەتەکە لە چێیە. سیرکە ئەوەی لە ناو وەزارەتی داراییە بە تایبەتی ئوستاز فالح دەزانی حەقیقەتەکە لە چێیە، و بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی نوێ دەزانی حەقیقەتەکە لە چێیە. لۆیە ئەو قسانە تەسیری سەلبی بەڕێی من تەسیری سەلبی لەسەر موچە ناکات. بەڵام ترسم لەوەیە هەر وەکو کە گوتم ئەگەر بودجە بڕواتە پەرلەمان، لە پەرلەمان کێشە لۆ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەن، لەبەرەوەی ئەو جۆرە نەیارانەی کورد لە پەرلەمان زۆرن و بەداخەوە برادرانی ئێمەش نەیانتوانیا کە خەتەکی با بڵێن عیلاقاتێکی زۆر گەورە دروست بکەن بینی خۆیان و بینی ئاخرین و ئاخرین تێبگەینن، چونکە ئەوە زیاتر مەسئولیەتی ئەو برادرانەیە کە لە بەغدان کە حەقیقەتەکان بگەینن وەکو خۆی، و باس لە ڕاستی و دروستی هەردوو لا بکەن، نەکلایەک. یعنی من ناڵێم ئەمە بەس دیفاع لە کوردستان بکەین، نەخێر، خۆوانیش ئەگەر حقوقەکیان هەیە بەسەر چاو، بەڵام ئێمە حقوقەکەی ئەوانماندایە. ینی و جەنابەت زۆر باش دەزانی لە مانجینۆی 2025 هەم نەفتمان داینێەوە ئەم نێوەی ئیراداتیانە دەینێ. هەندێ هەڵە لە هەندێ برادری ئێمە لە هەرێمی کوردستان کرایە، هەندێ هەڵە لە برادرانی خۆمان هەیە لە عێراق کە ناتوان بەرەنگاری ئەوانە ببنەوە. ئەوانە هەموو دەبی ئینشاءالله لە فترەی داهات و چارەسەر بکرێن. باشە دکتۆر، ئەمە وەکو نیەتێک نایخوێنیتەوە، نیەتێکی حکوومەتی عێراقی، بەڵام خۆ ڕاستەوخۆ بۆرم نە سەرۆک وەزیران نایەتە سەرێڵیان وەزیری دارایی خۆی نایەتە سەرخەت و ئەم قسانە بکە، ینی لە ڕێگەی خەڵکی دیکەوە ئەم پەیامانە بنێرن. بڕوا دوایە ئەمە قسەی تەنها عەدنان فێقان خۆیەتی یان ڕوئیایەک لە پشت ئەمەوە هەیە؟ بەڕای من بەنسبەت حکوومەتی عێراق نەخێر لە پشت ئەو قسەیە نییە، بەڵام ئەو برادەرە کاکە عەدنان و ئەو لایەنە سیاسی کە لە پشت کاکە عەدنانە ئەوە ئیشی ئەوانە، و ئەوان دایمەن کێشە لە هەرێمی کوردستان دروست دەکەن. پێشتریش خۆ بە واضح دیار بوو کاتێک کە سطەیف وەزیری دارایی بوو، لەبەرەوەی عێلاقەیەکی بەهێزی لەگەڵەوان هەبوو لەگەر ئەو لایەنەی کە لە پشت کاکە عەدنانە، هەمیشە مانگانە کێشەیان لە هەرێمی کوردستان دروست دەکرد. هەندێک جار بەڕەغمی ئەوەی سطەیف لە مەسائلی مالی دەزانی، بەڵام هەندێک جار مخالەفەی ئەو زانینەی خۆی دەکرد لە مەسائلی مالی و کێشەیان لە هەرێم دروست دەکرد، چونکە ئەوان لە پشت دروستکردنی کێشەکان بوون. دکتۆر سپاس دەکەم لەسەر موچەی ئەم دوسێ مانگە تا ئەو مەسەلەی بودجە ئاماژەت پێ کرد، ینی موچە کێشەی نابێ بۆی خەڵک نیگەران نەکەین بەم لێدوانە؟ نەخێر، ئەو لێدوانە تەسیری لەسەر موچە نییە کاکە ڕانکۆ، بەڵام یەک کێشەمان هەیە، یەک کێشە من یەک ترسم هەیە، ترسێکی قانونی، یعنی ئەویش ئەوەیە کە حکوومەتی عێراق ئەگەر بودجە لۆ 6 مانگی داهاتوو دانەنێ، ئەمن هەمیشە داوام کردێ پێویستە برادرانی ئێمە ئێستا لە بەغدا ئەوانەی لە ناوی مەجلیسی وزەران، یعنی ئەمە پێویستیمان بە خەڵکی زۆر زیرەکێ لە جانبی مالی لە ناو مەجلیسی وزەرای عێراق دەبێت ئێستا داوا بکەن لەوەی بودجەی 6 مانگی داهاتوو دابدرێت
چونکە ئەگەر بودجەکە دانەندرێ کاک ڕانکۆ ئەوان دەمێکە لەسەر وەتەرەک لێ دەدەن دژی هەرێمی کوردستان ئەویش دەڵێن ئێمە ئەتیمادمان لەسەر قانونی ئیدارەی مالیە و قانونی ئیدارەی مالی ڕێگای بە ئێمەدایە کە ئێمە یەک لەسەر 12 ساڵی پێشووتر سەرف بکەین ترسم لەوەیە ئەو دژە کوردانە لە ڕێگای ئەو قانونەوە بڵێن ئێمە پار فقط دەم و چەمان سەرف کردی ئەو ساڵیش دەم و چە سەرف دەکەین چونکە یەک لەسەر 12 پار چەندمان سەرف کردیە ئەوەندە سەرف دەکەین ترسم لەوە هەیە لۆیێ داوا لە هەردوو حزبی دەسەڵات و حتا حزبە معارەزەکان دەکەم لە بەغدا کە بە یەک دەنگ داوا بکەن بودجەی ساڵی 2026 ئەگەر لۆ شەشمانجی داهاتوشبی دروست بکەن لۆی ئەو کێشەیە لۆ هەرێمی کوردستان سبەی ڕۆژێ دروست نەکەن دیان دژە کوردەکان فێر نەبن بەو ڕێگایە غەدر لە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بکەن. زۆر باشە کەواتەوە توانێت بەڕێکەوتنی سیاسیەوە تێپەڕێنرێ لەگەڵ ئەو لایەنانەدا. ڕێکەوتنی سیاسیش بە تاکید دەوری هەیە ئەویش دەوری هەیە بەڵام دیسان وەچی گوتم ترسم لە قانونەکە هەیە حتا وەزیرێکی خۆمان ینی وەزیرێکی پێشووتری خۆمان ئەو قسەی کردێکە ینی کە ئەو نەدەبواە بیکات ینی وەزیرێکی خۆمان کورد لە بەغدا بەداخەوە ئەو قسەی کرد کە ئەو ساڵ ممچینە دەم و چە بدرێ بێ ئەتیماد لەسەر قانونی ئیدارەی مالی لەبەر ساڵی پاشتر کە نەدەبواە ئەو قسەیە بکات ئەو ئەقەیناکە ئەیتوانی بە ڕێگایەکی تر ئەو قسەیە بگەینی بەڵام خۆی خۆ دەبواە کە لە وەزارەت بۆ ئەماڵێەوە بەڵێ بۆ نوقلانەی خێر لێ نادا نوقلانەی شەڕ لێدا کە بڵێت وڵا خەڵکی بکەینەوە ئەوە بێبەختی ئێمە و بێبەختی کووردە ئەزانی ئەوە بەدبەختیەکەی ئێمە لەوەیە و دەبواە خۆی کاتێک کە لە ناو کابینە بوو دەبواە ئەو کات داوا بکات چونکە ئەوان تامانجی چەند خۆ مانگەک ناوی حکوومەت تشکیل بووە کەواتەوان 4 مانگ زیاتر لە ناو حکوومەت بوون دەبواە ئەو کات داوا بکات کە پێویستە کە بودجەی عێراق دابدرێت و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی تێدا بچەسپیندرێت. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی ئیدارەی عێراق سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.